به هیچ کسی در نادم خو مرام ایشتن من به هیچ کسی در نادم ندی بچه دنگ دی بون مونا به هیچ کسی در نادم خو مرام ایشتن بخوای او دنگ ایشتن نایم ولی مو عدم تدمه دبرو سپاس دکم ممنون بارزی رستن ئەڕۆی تۆش ئەڕۆی دایگیان تاکیدم چاوەڕێی دەنگی ئێوەکەین دەنگی ئێوە بەرەکەتەنە ناو سەنوقی دەنگدانەکان جێ خۆشی و متمانەیە کە ئەبینم وەکو تۆ بە تەمەنێک کە ئەڵێ ئەچم بۆ دەنگدان بەڕاستی ئەمە پەیامێکی منە بۆ گەنجان کە ببینن ئەمدایە وەکو دایکمە لێرە کە ئەڵێ من ئەچمە سەر سەنوقی دەنگدان بەم تەمەنە داواکارم لە گەنجانش کە ئێوەش لەمە وەکو دەرسێ وەرگرن کە هەمومان لە 18 مانگ دەست بەدەست بچینە سەر سەنوقەکانی دەنگدان بۆ ڕاستە کەماڵ چەند هەمە لێرە وەستا سەی کاکە تەواوە تو دەنگ بدەی بۆ یەکێری پارتیان بۆ کودایەتی خۆت بیدە بۆ سوقلی کورد بیدە لێرانە کە هەمومان ئەڕۆژە بە چۆش خۆشەڵین بۆ دەنگدان ئیشەڵا زۆرتری کورسی دەزێنین ئێوەش هەمووتان سەرەکەون و بۆ پارێزگارێکی کورد و بۆ خزمەتی کورد و کوردستان پەیامی من ئەوەیە کە هەمووان لە ڕۆژی دەنگدان 18 مانگ کە بچنە سەر سەنوقی دەنگدان ئەو گلێ و گازندانە لا بدەین کە ئێمە لە ڕۆژی 18 مانگ هەموومان دەست بەدەست بچینە سەر سەنوقی دەنگدان و هەوڵ دەین لیستی هاوپەیمانی کەرکووک